فعلا خلق معاشرة بيشتو لبيري ناچێتەوە موچە کەسناری بەچەندە وڵای موچە دایمە لە بیرمانە بەڵام گوێی نادەینێ بابەتی موچە هات و نهاتی لەبیر خەڵک بردەوە و لە لای ئیسماعیل تاڵەبانیش پرسی موچەیەک لای بۆ تۆ دەمێت پێم بڵێ شەڕی ئێران و ئیسرائیل تا چەند موچەی لەبیر هاوڵاتیان هێریم کوردستان بردوێتەوە. والله بالتأكيد هو حدث الشغل قبلي ولا مسألة مستوى معاش وشتانية يعني خلق أخواتي بس بدي شركة راوستي أما تيو نقلين معاشقين إن شاء الله حل دبي إن شاء الله نتيجة دبي لقر بغداد أقر ريكوت نكون بس أو شركة قبلي أقر أو بكوجته أو مهمة فعلا خلق معاش اللي بيشتو زۆرش لەبی برتەوە ئێستا خەرێک وەک ئەوەی لێ هاتووە ینی هەموو ڕۆژێ متابعی تەلەڤیزیۆن دەکات عیندەی مستەسەلانیە بزانە چێ لە چێدا و چێەوەی بێ کەس موچەی لەبیر چیتەوە ئێستا خەرێک باسی موچەی ناکات بەس بازارش دەبینی چۆمەشای بازاری کە بازار چووە کەس نارێ بە چەندە بەڕاستی یعنی ئێستا دوکاندار مەمنونە بەس بە کرێکەی خۆی هەستی باوەڕکە نەقازە یعنی ئەگە جارێک کابرای فەرمانبەر یەک جار زەرەبی دوکاندار دوو جاری زەرەرە چکە هەم کرێ و هەم مەسرفی ماریش لەسەر لەبیری ناچێتەوە موچە چوارێ خەڵک کابرانیەتی هیچی نییە هەتا کرێی پاسی پێ نییە بەچی قەت لە فکری ناکە ناوەڵا وازێکی زۆر خراپە تا بڵێ خراپە میلەتەکە فەقیرە میلەت فەقیرە بەڵام بەسە ئیمانجی دوازدە بۆ خۆیان لە سەقسی خۆیان دەڵێن 488 ملیار مابووە بەغدا نردوێتی ئەی بۆ دابەش ناکەن بەشە نیوە معاشەکەی دەکا دابەشی ناکەن نازم ئەو پارە چ لێ دەکەن بۆ شوێی دەبن ئەو دۆخی دروست بۆ لە ناوچەکەیە تا چەندێک دۆخی موچەی لە بیری موچە خۆران بردوێتەوە بەداخەوە زروفێک دروست بۆ زروفێکی زۆر ناخۆشی موچە بەڵام ئەم لێدانی ئیسرائیل بۆ سەر ئێران بۆ دلیلەی کە عێراقی زۆر وابەستەیە بە زروفی ناوچەکەوە تەسیرێکی زۆری لەسەر بژێوی خەڵک هەیە نەک تەنها لەسەر موچە لەسەر بازار لەسەر کڕین و فرۆشتنی هەموو زەوی سەیارە باغ نازام چی هەموو شتەکان تەسیری ئەم زروفە تەسیری خسۆتە سەری کەس ناوێرە شت بکڕێ کەس ناوێرە پارە دەربێنێ زروفی موچەش بە جێی خۆی ترەوە و زروفەیە کە سیاسیەکانی کورد و عێراق دروستیان کردووە هەموو قوربەسەرەکە بۆ سەر میلەت و بۆ سەر موچەخۆری داماوە وڵای موچە دایمە لە بیرمانە بەڵام گوێی نادەینێ لەبەرەوە ئیتر وای لێ هاتووە هەر جارێ ئەخیر ئەچین موچە وەرەگرێن ئەڵامە ئیتر ئەخیر موچەیە و چاوەڕێی موچەیەکی تر نین من خۆم موچەخۆر نیم کەسێکی کاسبکارم بەڵام ئەمەش لە شانسی حکوومەتی هەرێم بوو ئەم دۆخەکە دروست بوو یعنی بە دڵنیاییەوە بابەتی موچە هات و نەهاتی لەبیر خەڵک بردەوە و تۆزە میدیاکانیش وازدانم هین بوون یعنی پێیان خۆشە لەبەرەوە ئیتر ئەم هات و نەهاتەشی لەبیر ئەوانیش بردەوە ئیتر ئەوانش تۆزە لە کۆڵ ئەمەوە بوونەوە موچەکە هات و نەهات ئێستا دۆخێ دروست بووە ئەوەی موچەخۆر بێت و موچەخۆر نەبێ هەر موچەخۆرە دوکاننارەکە حسابکە موچەخۆرە کاسبکارەکەی کە ئیشی تەنانەت ئەوەی کە کرێکاریەکات ئەوەی ئیشی کارەباییاتەکە ئیشی پۆشاک فرۆشیەکە هەمی باوەڕکە وەکو موچەخۆری لاتوە یعنی ڕێک کە موچەکە وەرەگرێ بازارەکە ئەبژێتەوە یعنی چکە خۆ دەزانی زۆرینەی خەڵکی ئێمە موچەخۆرە بەداخەوە ئەرە وەڵی ڕێک وای لێ هاتووە تەنانەت سایق پاسەکانیش تەکسیەکانیش وەکو موچەخۆران لێ هاتووە چکە گەر موچەخۆرەکە موچە وەرنەگرێت بازارەکەش هیچ سستە موچە مافی سەرجەم فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە هیچ کاتێک بیر ناچێتەوە و لە لای ئیسماعیل تاڵەبانیش پرسی موچەیەک لای بۆ تۆ لە نێوان سیاسەکانی بەغایە و لە نێوان سیاسەکانی هەرێمی کوردستانە چکە شتەکە ڕوون و ئاشکرایە ئەوان داوای چیان لە سیاسەکانی هەرێمی کوردستان هەیە و وەڵامەکانی سیاسەکانی هەرێمی کوردستان وەڵامیان چییە بۆ سیاسەکانی عێراق منەوێت لە چاوی ئەم شاشە جوانەی ئێوە یەک پرسیارێک لە سیاسەکانی کورد بکەم بۆچی لەم بارودۆخەیە بێدەنگن پرسیارەکەی من ئەوەیە بۆ نایەن قسەیان نییە بۆ ئەم بارودۆخە بۆ نایەن لەلایەنە دەرونیەکەوە وتافێکیانە بێ گوتارێکیانە بێ کە خەڵک ئەهۆنکەنەوە ئەزانن خەڵک لە چی فشارێکی دەرونیایە خەڵک مەترسی گرانی هەیە خەڵک مەترسی شەڕی هەیە خەڵک مەترسی ماڵوێرانی هەیە بۆچی ئەوان لە هەڵکاتی هەڵبژاردنەکانیانە بەرامبەر بە یەک مانشێتیان هەیە و دژایەتی حزبەکانی یەکتریەکەن و دژایەتی یەکتریەکەن بۆچی لەم بارودۆخەیە خودی پاڤێڵ تاڵەبانی و خودی مەسرور بەرزانی هیچ ئەدایەکیان نییە.